امیل هولیر بچنه تاخا کارزان بعداوه تماشبان نجا ایری شک بدرونك بومباركري لسر مال ولاتيان لسر جهه نشتجيبونا خلق سيفيل هاتيه كرن ده انجام ده زيانك زيده يا مادي تشيب ويا جيانا ولاتيان جي كتيه مترسيه هفكاري ما فرهاد دولمري لورا امي بنيرن و فرهاد دفي درباري ده تشج مره ببيجه فرهاد ایریشک چاوای بحثا ایریشک گلکی مزن تکرن زرار و زیانک چاوال پای خواشتیه. يعني ببي او هيرش دروني كبوسر كلكي كاريزان بياني زو امرو كراوا هيفي دار يعني زيانكي مادي زور ب خاون مالو بشك لو مالاني ك لدوروبري او مالان كدرونا كان بركوتوا زيانكي زوري ام بركوتوا يعني ببي او دي مناني ك هاو كارم يستا بيشان تاندا اما بشي بيشوي مالكيا ك درونكا ريك هاتو خويدا بيا كيشاوا بلام خوش بختانا دقل زياني مادي او هيك زياني يعني نبوا خاون مال پیرژنێکی تەمەن نزیکەی 60 بۆ 70 ساڵە تەنها پیرژنێک لە ماڵە دەژیت بەڵام خۆشبەختانە ئەم شەو لە ماڵ نەبووە چووەتە لای یەکێک لە کوڕەکانی خۆی لە گەڕەکانی دیکەی هەولێر کە درۆن بەر ماڵەکەی کەوتووە ماڵەکەی تەنیشتی و چەند ماڵێکی دیکە لە دەوروبەری ئەم شوێنە یعنی زیانیان بەرکەوتووە بەڵام ئەم ماڵە يعني زرريكي زوري بركوتو ماديا يعني تواو بنبينتي خانوكا بتواوي تيكتشوا درجاو بانتركان هم ياشكاون هم مالكي دراوسي لتنيشتيشي امان لمال بونا بلام خوش بختانا كسيان هيتيان ليناتو بريندار نبونا تنها بانجرو درجاو شتكانيان شكاوا بشيكي ديكي لنيو مالكاني نيو غراكي كاريزانا كلا دوروبري هن زياني ماديان بركوتو درجاو بانتركانيان شكاوا يعني اما پێنجەم هێرشی درۆنیە کە لە کارێزان دەکەوێتە خوارەوە بەشێکیان پارچە و لە کای تێکشکاندن کەوتونەتە خوارەوە سەر ماڵەکان و بەڵام ئەمە درۆنەکە خۆی پێدا کێشاوە زیانێکی زۆری بەر ئەم ماڵە گەیاندووە لە نێو گەڕەکی کارێزانەوە ئەمە بە پێی بەداچوونەکانی ڕوودا و ینی هێویدار لە سەرەتای شەڕەوە تاوەکو ئێستا ئەمە نزیکەی 600 هێرشی درۆنی موشکێ بۆ سەر هەرێمی کوردستان زۆرترینیان بۆ هەولێر بووە بۆیەوە کە زەرری مادی و گیانی زۆری لێ دروست بووە بەردەوامیش یعنی شەوی ڕابردوو هێرشێکی زۆری درۆنی و موشکی بۆ سەر هەولێر هەبووە پارێزگاری هەولێر ڕایگەیان خۆشبەختانە هەمویان لە ئاسمانەوە تێکشکێنراون هیچ زەرێکی گیانی نەبووە هیچ کەسێک بەهۆی هێرشەکانی شەوی ڕابردووە بریندار نەبوو زامداری نەبوونا بەڵام تەنها ئەوەی هەیە پارچەکانیان کە لە نێو گەڕەکان کەوتونەتە خوارەوە و زیانی مادی زۆری بەر دانیشتوانی بەشێک لەو گەڕەکانە گەیاندووە کە پارچەکان کەوتونەتە سەر ماڵەکانیان بەڵام زۆربەی ئەو بەرپەچی و هێرشانە دراونەتەوە لە دەرەوەی گەڕەکان بووە لە شوێنە چۆڵەکان بووە بەڵام ئەوەی کارێزان درۆنەکە خۆی بەر ماڵەکە کێشاوە و زیانێکی زۆری بەر ئەم ماڵە گەیاندووە بەڵام خۆشبەختانە کەس لە ماڵ نەبووە ئەو ماڵێکە درۆنەکەی بەرکەوتووە ماڵەکانی دیکەش کە لە ماڵ بوونە کەسیان بریندار نەبوو تەنها دەرگا و پەنجەری ماڵەکان شکاون گەلێکی سپاس فەرهاد دۆلەمەری توژە تاخا کارێزان ji Hewlêrê li gel me bûyê.